زۆر باسمان لە گرنگی ئەم ڕێکەوتنە کردووە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق و بۆ کەرتی وزەی هەرێمی کوردستان. مەبەستمە کە بزانین بۆ چوونی پەرلەمانی کوردستان و پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستانی شتێ لەگەڵ بەڕێز پێشەوا هەورامانی گوتەبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان کە ئەندامی لیژنەی وزە و پیشەسازیشە ئێستا لێرەیە گفتوگۆی زیاتر دەکەین. کاک پێشەوا زۆر بەخێربەی. بە بۆچوونی ئێوە ئەم ڕێکەوتنە لە ئێستای هەرێمی کوردستانە تا چەند گرنگەوە ئەم هەڵوێستەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم ڕێکەوتنە چۆن دەنرخێنن؟ بە ناوی خۆی گەورە و مهرەبان، سڵاو لە ئێوە بینەرانی بەڕێزی کوردستان 24. ڕێکەوتن هەموو کاتێک باشە و ئەو نیەتە بۆ کە هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی کابینەکەیەوە ڕایگەیاندووە کە ئەوێت بە نیەتی ڕێکەوتن بچێتە بەغدا. هەرەمەش وای کرد کە یەکەم سەردانی بەرەو بەغدا بێت، بەڵام ڕێکەوتن بە ینی ئامانجی دانوستاندن نەگەوەی کە لایەک تەسلیمی لایەکی دیکە بێت. لە دانوستاندندا ئاساییە کە هەموو داواکاریەکانی من جێبەجێ نەکرێت و هەموو داواکاریەکانی بەرامبەری جێبەجێ نەکرێت، بەڵام کە ڕێکەوتنێک کردو لە پێی ڕازی بن و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانی تێدا پارێزراو بن، ئەم ڕێکەوتنە حەقیەوەی هەیە کە بڵێن کە شانازیەکە بۆ کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆک وەزیران و لەم کاتەشا پێویست بوو بۆ هەرێمی کوردستان بۆی کە ئیستیقراریەتێکی زیاتر دروست بێ، بەتایبەت لە کەرتی وزەدا دوایەوەی کە لە ماوەی ڕابردوو حکوومەتی عێراقی چ بە ڕێگەی یاسایان چ بە ڕێگەی سیاسی ئەفشارێکی زۆری لەسەر کۆمپانیەکانی نەوت لە هەرێمی کوردستان دروست کرده بوو و کێشەی بۆ کارکردنیان لە کێڵگەکانی هەرێمی کوردستان دروست کرده بوو. هیچ نەبێ پەرەپێدانی کێڵگەکانی هێواش کرده بوو و هەندێکیان ینی خەریک بوو تووشی زیانە بوونەوە. بۆیە ئەم ڕێکەوتنەی کە ئەنجام درا ڕێکەوتنێکی زۆر باش و کاریگەر بوو لەم کاتەدا و هەوڵە پشوو درێژانەکەی بەڕێز سەرۆک وەزیران ئەنجامی هەبوو و ئەوەی کە ینی توانی کاریگەری هەبێت لەوەی کە حکوومەتی عێراق هەم ڕازی بێت بەوەی کە هەردوو لا مرتاح بن بە ڕێکەوتنەکە. هەرچەندە ینی من پێت بڵێم ئەم ڕێکەوتنە شتێک نەبوو کە تۆ یەکسەرەوها لەسەر کاغەزەمە حازر بێت. بێگومان مناقەشەیەکی زۆر کراوە و گرفت هەبووە و ینی خاڵی زۆر دوور لە یەک هەبوون بۆی کە هەردوو لا بگەنە ڕێکەوتن، بەڵام دوجار ڕێکەوتنەکە دڵخۆشکەر بووە. مێ بڵێم کە بەڕێز سوودانیش ینی لەگەڵ قسەکانیدا هەتاوەکو ئێستا ئەو قسانەی کە کردی بە کە ئەویش نیەتی ڕێکەوتنە ینی تا ڕادەیەکی باش بەڵێنەکانی خۆی جێبەجێ کردووە. ینی ئەو وەسفەشی کە کردی بۆ دۆخی وزە لە هەرێمی کوردستان ینی بە جوانی ڕوونی کردەوە بابەتەکە. زۆر باشە. کاک پێشەوا بۆ پێی کە ئەندامی لیژنەی وزەشی لە پەرلەمانی کوردستان پێتان وایە کە ئیتر کەرتی وزەی هەرێمی کوردستان لە دوایام ڕێکەوتنە چی بەسەر دێت بە چه ئاراستەیە کە ڕوادووە ئێستاکە هەرێمی کوردستان خاوەن هێزێکی زیاترە، خاوەن بڕیار و یاساییترە لە هەناردەکردن و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بۆ پێی کە ئەندامی دەبێت لە کۆمپانیای سۆمە کۆمپانیای بە بازارکردنی نەوت؟ ینی ئەم ڕێکەوتنە کاریگەریکی زۆر باشی لەسەر ئارامبوونەوەی کۆمپانیەکانی نەوت هەیە. ئەو فشارە سیاسیانی کە دروستەکران لە بەردەم کۆمپانیەکانی نەوت لە هەرێمی کوردستاندا کەمە بێتەوە. ینی هەروەکو زانیاریش بە ئێوە بینەرانی بەڕێزی بڵێم کە نوێنەری یەکەمی کۆمپانیەکان لە کاتی واژۆکردنیەم گرێبەستە حزوریان هەبووە لە بەغدا، ینی بۆی کە ینی ئەو مرتاحیان پێ بدرێت کە لەمە دوا جۆرێکی دیکە ئەتوانن کارەکانیان بکەن و هەروەها کاریگەری لەسەر نرخی نەوتی هەرێمی کوردستانە بێت لەمە دوا بە نرخێکی دیکە ئەفرۆشرێت. هەرچەندە ینی من ناکرێ بڵێم ئەمە خاڵی وەرچەرخانی کەرتی وزەیە لە هەرێمی کوردستاندا بەهۆی ئەوەی کە بەڕێز سەرۆک وەزیران لە ماوەی ساڵانی ڕابردوو جهدێکی زۆری کردو لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان و تێچووی ینی نرخی بەرمیلی نەوت لەوانەیە پێشتر بە جۆرێک بوو ئێستا بە جۆرێکی دیکە بووە لە دۆخێکی خراپ و ناڕەحەتێکی زۆرا کوردستان لەوانەیە ناچار بوو بێم گرێبەستە نەوتیانە واژۆ بکات، بەڵام کاتێکە بەڕێز سەرۆک وەزیران لەگەڵ یەک بە یەکەم کۆمپانیانە خۆی لەسەر هێڵ بووی کە هیچ نەبێت ینی کەمێکی دیکە هاوکاری هەرێمی کوردستان من بۆی کە ئەگەر پێشتر $37 لە بەرمیلێک نەوت گەڕاوێتەوە هیچ نەبێ بگاتەوە $45 $46 ینی ڕێژەکەی بەرز کردووە و بەڕێز جەنابی سەرۆک وەزیران ویستوێتی زانیوێتی کە کەرتی وزە لە هەرێمی کوردستان پێویستی بە چاکسازی هەبوو. بۆی ئەم ڕێکەوتنە یارمەتی دەرێکی زۆر باش بوو بۆ ئەو. ئەم ڕێکەوتنە بۆچی ئێمە پێی دڵخۆشی لەوانەیە زۆر لایەن بڵێن کە ئێمە زوو هاوارمان کرەمانوت بەرەو بەغدا بچەند ڕێکەون. ئەو لایەنانەی کە پێشتر ڕویان لە هەرێمی کوردستان ینی ئەو تەڕەفە سیاسیانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان پێشتر یانوت بچین بەرەو بەغدا داوای تەسلیمبوونیانە کرد بە بەغدا. تەسلیمبوون شتێکی جیاوازە، دانوستان شتێکی جیاوازە، دیبلۆماسیەت بابەتێکی جیاوازە، تەسلیمکردن و پەڕووباڵکردنی
هەرێمی کوردستان ئەوەی کە لە پەلوپۆی بخی بابەتێکی جیاواز کاتەوە ئێستا کراوە لە بەرژەوەندی هەرێمی ئەمەی کە کراوە تەسلیم بوون نییە پێشێلکاری دەستوری بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان نەکراوە هەرێمی کوردستان بەسەربەرزی لەم بابەتە هاتووەتە دەرەوە و ئەتوانم بڵێم کە یەکێکە لە ڕێکەوتنە زۆر باشەکان کە تاوەکو ئێستا لە ماوەی ڕابردوو لەگەڵ حکوومەتی عراقی ئەنجام درابێت و ئەکرێ يعني استقرارێکی باشتر و نفسی کۆمەڵایەتی بهێنێتە کایەوە ئەگەر ئیلتیزامێکی تەواو هەبێت لەلایەن حکوومەتی عراقیەوە بەرامبەر بەم ڕێکەوتنەی کە کرا. باشە باسی ئەو ئیستقرارێتەشەکەین ئەگەر کات بمێنە بەڵام ئەمێ ئەوە بپرسیمانی لەگەڵ بوونی ئەو ئیستقرارێتی کە دەڵێیت لە هەرێمی کوردستان بەرقەرارە بێ کەواتە ئیتر پارێکی زیاتر دێت بۆ هەرێمی کوردستان بەغدا دەینێرێت ئێوە وەکو پەرلەمانی کوردستان هیچ پرۆژێکتان هەیە بۆ ئامادەن بۆ ئەوەی کە کاتێک پارێ زیاتر دێتە هەرێمی کوردستانەوە چۆن وەگەڕی بخەن؟ من پێم وایە ئێستا پەرلەمانی کوردستان جگە یەک پرۆژە پێویست نیە لەسەر هیچ پرۆژەیەکی دیکە جارە ئیش بکات تەنها پرۆژەیەکی گرنگ مەسەلەی هەڵبژاردنە پەرلەمانی کوردستانە بێ هەڵبژاردن ئەنجام بدا لە هەرێمی کوردستان و یعنی بابەتی سەرەکی پەرلەمانە بێت مەسەلەی هەڵبژاردن بێت چونکە ئەم پەرلەمانە ئێستا ساڵێک تەمەنی درێژ کراوەتەوە هەر هەوڵێک بۆ پەکخستن و ڕاگررتنی هەڵبژاردن ئێمە بە مەترسیەکی گەورەیە بینی لەسەر هەرێمی کوردستان چۆن ئەم ڕێکەوتنە بە شتێکی باشە زانین لە ئێستا بە ضرورەتێکی حتمی ئەزانین کە جارێکی دیکە خەڵکی هەرێمی کوردستان قرار بدات لەسەر لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و جارێکی دیکە هەڵبژێرێت لە نێوانەوانەی کە خەڵکیان بەجێنەهێشت و لەگەڵ ناڕەحەتیەکانی خەڵکمانەوە من ئەمەوێ بڵێم کە ینی ئەم کابینەی ئێستا لە دەستپێکەوە لە یەکەم ڕۆژەوە تا ئێستا بەڕێز سەرۆک وەزیران ینی لە شەڕ و ململانێ بوو لەگەڵ قەیران و لەگەڵ ناڕەحەتیەکان بەڵام ڕۆژێک نەمان بینی کە کارەکانی ئەم حکوومەتە ڕابوەستێ و بەڕێز سەرۆک وەزیران لە هیچ کاتێکدا خەڵکەکەی خۆی بەجێ نەهێشت بۆیە کاتیەوەی کە ئێستا ئێمە لە پەرلەمان خەریکیەوە بین یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمسیۆن بخێنە بەرنامەی کارمان بۆی کە خەڵکی هەرێمی کوردستان حەکەم بن بزانێ کێ بەجێ نەهێشتن لەم ناڕەحەتیە و کێ لەگەڵیان مایەوە هەرچەندە بەڕێز سەرۆک وەزیرانەوە بە دەستکەوتی خۆی نازانێت من ئەمێ بڵێم کە ئەمە دەستکەوتێکی خەڵکی کوردستانەوە کاتێکە لێک نزیک بوونەوە شەبوو بۆی کە ئێمە لەگەڵ بەغدا ڕێبکەوین سەرۆک وەزیران جەنابی جارێکی دیکە داوای کرد کە لایەنەکان بێنە پێشەوە بۆی کە ئێمە هەمومان پێکەوە ئەم کارە بکەین وە لە نەورۆزیشدا پەیامی نات بۆ لایەنەکان بۆی کە ئێمە ئەم حکوومەتە وەکو یەک تیم بیکەین بەڵام بەداخەوە من ئەتوانم بڵێم ئێستا تەنها هەرچەندە ینی وەکو ئەو پێی خۆشە جەنابی کە ئەمە دەستکەوتی کابینەکەی و دەستکەوتی تیمی حکوومەتە بەبێ ئەوەی کە ناوی هیچ لایەنێک بهێنێت بەڵام من تەنهاوەکو دەستکەوتێکی جەنابیان سەیریان بابەتە زۆر باشە دەستخۆش کاک پێشەوەکو دو پرسیارەگەرەوەت پێ بڵم کەواتە ئێوە ئەولوێتی کارەکانتان لە پەرلەمانی کوردستان جارێت تەنها کاراکردنەوەی کۆمسیۆن و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەگەر بە من ئەڵێیت وەکو زەڕوریە وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان هیچ شتێک لە ئەنجامدانی هەڵبژاردن لەم کاتەدا بە زەڕورتر نازانم بۆی کە پەرلەمان جارێکی دیکە ینی ئەوەی کە وتری وتیان وەکو کوپی ژەهر بوو درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بزەبەت ینی من بۆ جۆرە سەیرم کرد جارێکی دیکە ئێمە نزیک بینەوە لەوەی کە ناچاربی بڕیاری وا بدەیت بە هیچ جۆرێک ئەمە بڕیارێکی باش نییە و قەرارێکی زۆر خراپە بێت کە بێگومان ینی عیبەیەکی زۆر گەورە بێت بۆ پەرلەمانی کوردستان کە ئەگەر بیر لە درێژکردنەوەی تەمەنی خۆی بکاتەوە زۆر باشە من سپاس دەکەم زۆر بەخێر بیت بەڕێز پێشەوە هەورامانی گوتەبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان بەخێر بیت.